سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لەگەڵ ئەنیتا میکبرایدداین بەڕێوەبەری دەستپێشخەری خانمی یەکەمی ئەمریکا لە زانکۆی ئەمریکی و نووسەری دوو کتێب و بەرپرسی کارمەندانی خانمی پێشووی یەکەمی ئەمریکا لۆرا بوش. ئەو لەگەڵماندا باز لە بیرەوەریەکانی و مێژووی ڕێوڕەسمی دەستبەکاربوونی سەرۆکی نوێ و ڕۆڵی خانمی یەکەم لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەکات. سوپاس بۆ کاتەکەت. دەکرێت سەرەتا هەندێک باسی گرنگی مێژووی مەراسیمی دەستبەکاربوونی سەرۆکمان بۆ بکەیت و گرنگی ئەم ڕۆژە بۆ خەڵکی ئەمریکا چییە؟ مەراسیمی دەستبەکاربوونی سەرۆک و جێگری سەرۆکی ئەمریکا لوتکەی ئەو پرۆسە سیاسیەیە کە ئەمریکایەکان و دیموکراسی ئێمە بۆ هەڵبژاردننی سەرکردەکانیان بەکاری دەهێنن. جا ئەمە شتێکە کە هەموو لایەنەکان بە کۆماری دیموکرات و سەربەخۆکانەوە لەسەر ئەم سەکۆیەی ڕۆژ ئاوای کۆنگرسی ئەمریکا پێکەوە کۆ دەبنەوە تا جیهان چۆن خواردنی سەرۆکێکی ئەمریکی ببینێت. مەراسیمێکی زۆر بەوردی ڕێکخراوە، بۆنەیەکە باوەربینیەکی زۆرەوە. ڕێککاژمێر 12 خۆلەکی پاشنیوەڕۆ لە بیستیمانی یەک سەرۆکێک و جێگری سەرۆکێک دەست دەکەن بە سۆن خواردنی یاسایی. جا ئەمە هیمایەکی گرنگی دیموکراسیمانە، تەنانەت کاتێک کە ڕەنگە هەڵبژاردنەکان زۆر کەس دابەش بکەن و تۆن بن. ئەو ڕۆژە نمونەیەکە بۆ ئەمریکایەکان و جیهان کە دەسەڵات لە وڵاتەکەمان دەگوازرێتەوە و ئێمە حکوومەتێکی نوێمان هەیە. مەراسیمی سوێن خواردنی سەرۆکایەتی بە تێپەڕبوونی کات چەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە یان چ شتێک وەکو خۆی ماوە؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە کە بپرسین چۆن مەراسیمەکانی دەست بەکاربوون بە تێپەڕبوونی کات گۆڕانکاریان بەسەردا هاتووە. چونکە هەر لە سەرەتای دامەزراندنی وڵاتەکەمانەوە یەکەمین سەرۆک جۆرج واشنتن لە ساڵی 1970دا لە مانی 5دا سوێندی یاسایی خوارد. لە یەکەمین پایتەختی وڵاتەکەمان کە شاری نیویۆرک بوو، لەوێ مەراسیمەکە بەڕێوە چوو، مەراسیمێکی گەورەش نەبوو، ئاهەنگێکی گەورەش نەکرا. ئەو کات لەسەر پلیکەکانی بەردەمهۆڵی فیدرالی لە نیویۆرک سوێندی یاسایی خوارد بۆ سەرۆکایەتی وڵاتێکی نوێ، شێوازێکی نوێی دیموکراسی لە حکومڕانیەکەدا کە پێشتر نەبوو. مەراسیمێکی زۆر بچووک بوو، تەنانەت مارتای هاوسەری سەرۆک واشنتنیش لەوێ نەبوو، هێشتا لە ماڵەکەیان بوو لە ماونت ڤەرنن. کات نەبوو بۆ ئەوەی بگاتە ئەوێ. دەزانی ئێمە مەراسیمی دەست بەکاربوونیشمان هەبووە کە لە مانگی 3دا کراوە. 4 مانگی 3 ڕۆژێک بوو کە دیاری کرابوو بۆ هەر 4 ساڵ جارێک سەرۆکەکان لەو ڕۆژەدا سوێندی یاسایی بخۆن. بەڵام دواتر لە ساڵی 1933دا لەگەڵ سەرۆک ڕۆزڤلت گۆڕا، بڕوارەکە گۆڕدرا بۆ مانگی 1 و لەو کاتەوە بەم شێوەیە بووە. ئەمەش نیشانمان دەدات کە بەڵێ گۆڕانکاری بەسەردا هاتووە، ڕۆژی بەرنامەکە گۆڕاوە. ئەمەش گرنگ بوو بۆ ئاسانکاری لە گەشتکردندا بۆ ئەوەی کۆنگرس لەو کاتە بگەڕێتەوە ئێرە بۆ واشنتن تا پێویست نەکات چاوەڕێی مانگی 3 بکەن بۆ ئەوەی کەش و هەوا باشتر بێت ئەمجا خەڵکەکە بگەڕێنەوە. بەڵێ، دەمێت بزانم ئەم ڕێوڕسمە چ جۆرە پەیامێک دەگەێنێتە جیهان سەبارەت بە دەسا و دەستکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە لە ئەمریکا. پێم وایە ئەمە خاڵە گرنگەکەیە کە گواستنەوەیەکی ئاشتیانە نیشان بدرێت، تەنانەت دوایی هەڵمەتێکیش کە ڕەنگە زۆر دژوار بوو بێت بە دڵنیاییەوە ئەوەمان پێشتر بینیوە. مەبەستم ئەوەیە لە بیرمان دەست بەکاربوونی جۆرج بوش لە ساڵی 2001 دوای هەڵبژاردنێک بوو لە ساڵی 2000 کاتێک 5 هەفتە لەم وڵاتەدا نەمان دەزانی سەرۆکیە دەبێت چونکە دەنگەکان زۆر لێک نزیک بوون. بەم شێوەیە لە وڵاتە دابەشبوون ڕوویدا. دەرئەنجام دادگای باڵا یاریدا وە ژمارنەوەی دەنگەکان ڕاگیران. ئەمەش دۆخێکی سەخت بوو کە سەرۆک جۆرج دەبلیو بوش تیایدا دەست بەکار بوو. لە گوتاری دەست بەکاربوونەکەیدا هەوڵیدا نیشانی بدات کە کەسێکە یەکڕێزی دەوێت، نەک دابەش بوون لەگەڵ ئەوەدا دەشیزانی خەڵقانێکی زۆر دەنگیان پێنەداوە. جا هیوایەکی زۆری هەبوو هەوڵیدا لە دەمی دەست بەکاربوونیدا ئەو هیوایە بۆ خەڵق بگوازێتەوە. بێگومان یەکەمین ساڵی دەستپێکردنی کارەکانی سەخت بوو. پرۆسەی حکومڕانی چەند هەفتەیەکی لە دەست چوو بۆ ئامادەکاریەکانی گواستنەوەی دەسەڵات. پاشانی هەمان ساڵ لە مانی 9دا هێرشەکانی 11 سپتەمبەر ڕوویاندا. ئەمەش ئاراستەی سەرۆکایەتیەکەی گۆڕی بۆ کاتەکانی دواتری بەڕێوەبەرایەتیەکەی. دەزانین مەراسیمی سوێن خواردنی سەرۆک بریتیە لە چەندین شت، کاروانێکی سەرۆکی نوێژ بەرەو کۆشکی سپی دەڕوات و پاشان ئاهەنگێکی شەوەکەی ئەنجام دەدرێت. دەکرێت زیاتر باسی نەریتەکانمان بۆ بکەیت؟
بەڵێ ڕێوڕسمەکانی دەست بەکاربوون زۆر زیاتر بوون و بۆ چەند ڕۆژێک بەردەوامە هەتا مەراسیمە فەرمیەکە. جا ئەمە تەنها سۆن خواردن نییە لە بیستیمانیەکدا، بەڵکو چەندین ئاهەنگ و ڕێوڕسم لە سەرانسەری واشنگتن دەکرێت بۆ ڕێزگرتن لە سەربازەکانمان، ڕێزگرتن لە کابینەی نوێ کە دەست بەکار دەبێت بۆ پشتیوانیکردن لە سەرۆک، ڕێزگرتن لە خانمی یەکەمی نوێ لە هاوسەری جێگری سەرۆکیش. بێگومان ڕێوڕسمی سەرەکی سۆن خواردنەکەیە لە بەردەم کۆنگرس، بەڵام ڕۆژی دەست بەکاربوونەکە بەیانیەکەی شتێکی تریش بۆ بەنەریت لە وڵاتەدا، ئەویش ئەوەیە کە سەرۆکی نوێ و جێگری سەرۆکی نوێ بەشداری لە ڕێوڕسمێکی ئاینی دادەکەن لە کڵێسای سێنت جۆن کە ڕێک بەرامبەر کۆشکی سپیە کە پێی دەوترێت کڵێسای سەرۆکەکان. زۆربەی ئەو سەرۆکەکان لەوێ نوێژ و نزایان کردووە. لە سەردەمی جۆن ئادەمزەوە بەدواوە کە لە سێنت جۆن نزایان کردووە. جا ئەمەش بوو بەنەریتێک کە ڕۆژەکە بەم شێوەیە دەست پێ دەکات. دواتر کاروانی سەرۆکی نوێ و خانمی یەکەم بۆ کۆشکی سپی دەڕوات و لەلایەن سەرۆک لەسەر دەرچوون و خانمی یەکەمەوە میوانداری دەکرێت و پاشان پێکەوە بەرەو کۆنگرس دەڕۆن بۆ مەراسیمی سۆن خواردن. هەموو شتێک کاتی دیاریکراوی بۆ دانراوە بە پێی ئەوەی کە ڕێک 12 نیوەڕۆ یان 12 خولەک سەرۆکی نوێ سۆندی یاسایی بخوات. جا هەموو شتەکان بە ڕێکوپێکی وردبینیەکی زۆر و ڕێکخراوە. بێگومان لەشکری ئەمریکاش بەشدارە لە هاوکاریەکردندا، هەروەها کۆنگرس، سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و سیناتیش بەرپرسیاریتیان هەیە لە مەراسیمی سۆند خواردنەکەدا. ئەمجا شەوەکەشی ئاهەنگ دەست پێ دەکات. بەڵێ ئەوجا شەوەکەش ئاهەنگ دەست پێ دەکات کاتێک هەموو شتێک گۆڕاوە و سەرۆکی پێشوش واشنگتنی جێهێشتووە. ئاهەنگی شەوی دەست بەکاربوون بووە بە بەشێکی گرنگی ڕێوڕسمەکە. ئاهەنگێران بۆ هەموو ئەوانەی کە کارێکی زۆریان کردووە تا سەرۆک هەڵببژێردێت. ئەوانە لە سەرانسەری وڵاتەکەەوە کۆ دەبنەوە. ئەو کاتەش ساتەوەختێک دەبێت بۆیان بۆ خۆشحاڵی دەربڕینیان. جا ژمارەیەک مەراسیمی جیاوازیش هەیە کە بە پێی نەریت سەرۆکی نوێ و جێگری سەرۆکی نوێ و هاوسەرەکانیان هەوڵ دەدەن هیچ نەبێت تەنانەت بۆ چەند خولەکێکیش بێت بەشداری هەر یەک لەمانە بکەن بۆ ئەوەی چاویان بە هەمووان بکەوێت. هەروەکو ئاماژەم پێکرد جەنابەت نووسەری دوو کتێبی لەسەر ڕۆڵی خانمی یەکەم، بۆیە دەمەوێت بپرسم ڕۆڵی خانمی یەکەم لە مەراسیمی گواستنەوەی دەسەڵاتدا چییە؟ پرسیارێکی سەرنجڕاکێشە، چونکە هەرچەندە ڕۆڵی خانمی یەکەم هیچ پێناسەیەکی نییە، هیچ کارێکی دیاریکراوی نییە، لە ڕاستیدا فەرمی نییە، بەڵام هەموو چاوەکان لەسەر هاوسەری سەرۆک و هاوسەری جێگری سەرۆکیشە، بەڵام زۆرتر هاوسەری سەرۆک، چونکە یەکسەر پێگەیەکی بەهێزی دەبێت. هەر کە سەرۆک سۆندی یاسایی دەخوات، خانمی یەکەمیش پێگەیەکی هەیە. خەڵک زۆرترین گرنگی بۆ شتانە دەدەن کە ئەو لەبەری دەکات، ئەو جلانەی کە بۆ مەراسیمی سۆن خواردن لە بەریانە، پاشان بۆ ئاهەنگەکەی شەوی دەست بەکاربوون چی لەبەردایە. پێم وابێت ئەمەش هەر سروشتی مرۆڤ وایە. بۆیە هەست دەکەم ئەگەر ڕۆژێک سەرۆکێکی ژنمان هەبێت ڕەنگە بەلای خەڵقەوە ئەوەندە گرنگ نەبێت هاوسەرەکەی چ قاتێکی لەبەر کردووە، بەڵام کاتێک هاوسەرەکە ژنە خەڵق زۆر گرنگی پەوە دەدەن، تەنانەت دەرکەوتنی یەکەمی بۆ بەردەم خەڵق وەکو خانمی یەکەمی نوێ. بۆ نمونە ئەم جارە کە خانم ترامپ بۆ جاری دووەم دێتەوە کۆشکی سپی، ئەمە تەنها دووهەم جارە لە مێژووی ئەمریکاماندا شتێکی لەو جۆرە ڕوو بدات. جاری یەکەم لە سەردەمی گرۆڤەر خانمی یەکەمی فرانسیس کلیڤلاند بوو لە 1800کاندا. ئەمەش دەزانین کە زۆر لە مێژەوەیە. بەڵێ، دەمەوێت بزانم ئایا خانمی یەکەم هیچ ڕۆڵێکی هەیە لە سیاسەت و دیپلۆماسی ئەمریکادا؟ ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی لە کتێبەکانماندا لەسەر ڕۆڵی خانمی یەکەم زۆر باسمان لێوە کردووە، چونکە بە تێپەڕبوونی کات پێگەی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی بەشدار بن لە سیاسەت، بۆ ئەوەی بەشداری بکەن لە ڕێبازە گشتیەکان تا بەشداری لە دیپلۆماسی جیهاندا بکەن، چونکە نوێنەرایەتی وڵاتەکەمان دەکەن کاتێک گەشت دەکەن بۆ دەرەوەی وڵات. هەندێک جار ئاسانترە بۆ خانمی یەکەم هەندێک لەم کارانە بکات نەک بۆ سەرۆک، چونکە خانمە یەکەمەکان هەندێک جار زیاتر لە سەرۆکەکان بەناوبانگن و بێگومان واشە، چونکە پێویست ناکات ئەوان بڕیاری سەخت بدەن. بەڵام لە سەرەتای دامەزرانی وڵاتەکەمانەوە هەرچەندە ژن ئەو کاتە مافی سیاسی نەبووە، ژنان هەتا ساڵی 1920 ئەو مافیان نەبووە، بەڵام زۆر پێش ئەوەش کە بە فەرمی دڵیان هەبێت لە مەیدانی گشتیدا ئەوان کاریگەری خۆیان بەکارهێناوە و خانمی یەکەمیش ئەم کاریگەریەی هەبووە لە پشتپەردەوە. زۆربەی خانمە یەکەمەکان هاوکاری هاوسەرەکانیان کردووە بۆ بوون بە سەرۆک و هەرچەندە کۆتوبەندی زۆریش هەبوون. یەکێک لەو شتانەی کە ئاسانکاری دەکات بۆ خانمە یەکەمەکان زیاتر دەربکەون و زیاتر چالاک بن ئەوەیە کە سەرۆکەکە چۆن پشتیوانی لە ڕۆڵیان دەکات، چونکە ئەگەر سەرۆک پشتیوانی هاوژینەکەی بکات لە ڕۆڵ و دەرکەوتنیدا زۆر ئاسانتر دەبێت بۆی. ئەمە کار ئاسانی بۆ کارمەندەکان
هاوبەشیەکانی سەرۆکیش دەکات تا لەوە تێبگەن کە ئەم هاوبەشیە زۆر گرنگە. جا جۆرج واشنتنیش کاتێک بوو بە سەرۆک زۆر درکی بەمە کرد وەک سەرۆکی وڵات و سەرۆکی حکوومەت و دەیزانی پێویستی بە مارتایە ببێت بە هاوبەشی. بۆیە کاتێک دوجار مارتا بۆ جاری یەکەم گەیشتە نیویۆرک پاش دەست بەکاربوونی سەرۆک ئەو بە مەراسیمی تایبەت و شانازیەوە پێشوازی لێکرد تا ئەم نەریتە بچەسپێنێت بۆ خانمی یەکەم. هەرچەندە ئەو کاتە ئەو نازناوە نەبووە، بەڵام ڕۆڵی خانمی یەکەم هەر گرنگ بوو. کەواتە ڕۆڵی خانمی یەکەم کاریگەری بۆ سەر ناوبانگی سەرۆکیش هەیە. بێگومان ڕۆڵی خانمی یەکەم بەڕاستی کاریگەری لەسەر وێنای سەرۆک هەیە، چونکە دیوێکی نەرمتری سەرۆکە. ئەمە ئەم توانایەیە کە لایەنە مرۆڤایەتیەکانی سەرۆک وەک ئەندامی خازان، وەک هاوژین، وەک باوک، وەک باپیر نیشانی خەڵکی بدات. ئەو شێوازەی کە لە کۆشکی سپیدا پێشوازی لە خەڵک دەکرێت ئاهەنگەکانی کۆشکی سپی، خانمی یەکەم ڕۆڵێکی ڕاستەقینەی لەم شتانەدا هەیە. کەواتە ئەرکی ڕێوڕسمەکان بەڕاستی گرنگە و نابێت بەکەم ببینێت. پێم وایە لە ڕووی ئەوەی کە چەند دەیانەوێت بەشدار بن لە بابەتە سیاسیەکان، بەڕاستی ئەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە. هەندێک لە خانمە یەکەمەکان زۆر پێیان خۆشە، حەز دەکەن هەڵمەتی هەڵبژاردن بکەن، حەز دەکەن وتار بدەن، بەڵام هەمویان وانین. ئەگەر ئێمە هەر ئەم هەڵبژاردنەی پێشووی ئەوەی 2024 بە نمونە وەربگرین، دەبینین دوو خانمی یەکەمی پێشوو میشێل ئۆباما و هیلاری کلینتن و پاشان خانمی یەکەمی ئێستا جل بایدنیش زۆر چالاک بوون لەسەر ڕێڕەوی هەڵمەتی هەڵبژاردنەکان زیاتر لەوەی کە بەڕاستی تا ئێستا بینی بووم. ئەوان بەڕاستی هەوڵیان دەدا تا کەمیلا هاریس ئەم هەڵبژاردنە بباتەوە. ڕاستە دەزانین هەوڵەکانیان سەرکەوتوو نەبوو، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەوان هەوڵیان نەدا. ئەوان بەڕاستی کاریگەری سیاسی خۆیان بە شێوەیەکی زۆر فراوان بەکارهێنا. دەبینین زۆربەی جار خانمە یەکەمەکان بۆ گەشتە فەرمیەکانی دەرەوەی وڵاتیش لەگەڵ سەرۆکدا دەڕۆن. دەمەوێت بزانم ئایا هیچ کاریگەریەکیان هەیە بەسەر سیاسەتی دەرەوە؟ دەزانیت بە درێژایی مێژومان بە تایبەتی مێژووی سەردەمدا لەو کاتەوەی کە خانمە یەکەمەکان بەشێک بوون لە زۆرێک گەشتە جیهانیەکان، بۆ نمونە پات نیکسن هاوسەری ڕیچارد نیکسن یەکێک بوو لەو خانمە یەکەمانەی کە زۆرترین گەشتی بۆ دەرەوەی وڵات ئەنجام داوە لە مێژووی ئەمریکادا. لە کاتێکدا ئەو نوێنەری تایبەتی سەرۆک بوو کە دەڕۆیشت بۆ دەرەوەی وڵات و کاریگەریشی هەبوو، ئەو کەسێکی زۆر بەسۆز بوو. گەشتەکەی بۆ پیرۆ پاش بوو مەلەرزەیەکی وێرانکەر کە نیوەی دانیشتوانی تێدا گیانیان لەدەستدا و وێرانکاریەکی زۆری لە وڵاتەکەدا ڕوویدا. ئەو لەو گەشتەدا ڕێبەرایەتی هەوڵە فریاگوزاریەکانی ئەمریکای کرد، هەوڵە مرۆیەکانی ئەمریکا بۆ پیرۆ چوە ئەوێ و بە پێ بەسەردار و پەردووی خان و ڕووخاوەکاندا دەڕۆیشت و دڵنەوایی ئەو کەسانی دەدایەوە کە لە مەینەتدا بوون. ئەمەش لە ڕاستیدا لە کاتێکدا بوو کە پەیوەندیەکی نێوان زۆربەی وڵاتانی باشوور و ڕۆژهەڵاتی ئەمریکا لەگەڵ وڵاتە یەکگرتووەکاندا زۆر ئاڵۆز بوو، هەستێکی زۆری دژە ئەمریکا لەوێ هەبوو. بەڵام ئەو چوە ئەوێ تەنانەت سەرۆکی تازەی هەڵبژێردراوی پیرۆش کە چاودێری کارەساتەکەی دەکرد لە وڵاتەکەیدا خۆشی زۆر دژ ئەمریکا بوو، بەڵام وتارە گشتەکانی شتێک بوو کە بۆ خۆی و خەڵکی وڵاتەکە مانای هەبوو. ئەوە بوو کە دەگوترا سەرۆکی ئەمریکا هاوسەرەکەی نارد بۆ ئەوێ یارمەتیان بدات، وەک ئەوە وابوو هەموو هێزی ئاسمانی نردبێت بۆ ئەوێ. جا ئەمەش هێزی خانمی یەکەم و ئەو سۆزەی کە نمونەی خەڵکی ئەمریکایە پیشان دەدات. دەزانین هەموو کەسێک لە هەر کارێکی کە بیکات هەندێک ئاستەنگی هەردێتە بەردەم. ئایا ئاستەنگەکانی بەردەمیان چین بۆ هاوسەنگکردنی ژیانی تایبەتی خۆیان لەگەڵ ئەو پێگەیە کە هەیەیانە؟ بەڵێ زۆر قورسە. کاتێک وا دەردەکەون لەبەر ئەوەی زۆربەی خانمی یەکەم ئامادە نەبوون بۆ ئەم ڕۆڵە سیاسیە. بۆیە بۆ هەندێکیان کاتێکی زیاتریان دەوێت تا خۆیان ڕێک بخەن، بەڵام نیگەرانی چەندین شتن. سەرەتا و پێش هەموو شتێکیش نیگەرانن لەبارەی خێزانەکانیان، بە تایبەتی ئەگەر منداڵی بچووکیان هەبێت تا خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ژیانە نوێیەدا کە بەردەوام تشکیان لەسرە و هەوڵ دەدەن هەندێک تایبەتبندی ژیانی خێزانی خۆیان بپارێزن. هەروەها ئەوان زۆر نیگەرانی سەلامەتی و ئاسایشی هاوسەرەکانیان و خێزانەکانیانن. هەر لەم هەڵمەتەدا بینیمان کە دوو جار هەوڵی کوشتنی سەرۆک و سەرۆکی پێشوو کە کاندیدی سەرۆکایەتی بوو درا. جا هەمیشە نیگەرانی هەیە بۆ هاوسەنگکردنی ژیانی خێزانەکە، ژیانی تایبەت لەگەڵ ڕۆڵی گشتیدا و پاشانیش نیگەرانیان لەمەڕ ئاسایشی خێزانەکەیان بەگشتی هەیە. لەگەڵ ئەوەشدا کە ئەمە دەرفەتێکی ناوازەیە و پێگەیەکی تایبەتە، بەڵام ئەوان دەگەنە ئەوەی کە بڕیار بدەن چۆن بەشدار بن و چ جۆرە ژیانێکی گشتیان هەبێت. بێگومان ئێمە لە وڵاتەکەماندا حەز دەکەین زۆر شت بزانین لەبارەی خێزانی سەرۆکەوە. ئێمە دەمانەوێت زیاتر بزانین. دەکرێت وەکو خەڵق وەکو میدیا بمانەوێت بچینە بن و بنچینەی شتەکانەوە، بەڵام هەموو خانمێکی یەکەم دەبێت ئەو سنوورە دانێت کە بۆی گونجاوە.
دەزانین تۆ لە ساڵی 2005 تا 2009 وەکو سەرۆکی کارمەندانی خانمی یەکەمی پێشوو لۆرا بۆش لە کۆشکی سپی کارت کردووە. پێم خۆشە هەندێک باز لە ئەزمموی خۆت بکەیت لەو کارە کارکردن لەو نزیکەوە لەگەڵ خانمی یەکەم لە کۆشکی سپیدا چۆن بوو. ئەوە دەرفەتێکی ناوازە بوو بۆ کارکردن ئەوەندە لە نزیکەوە لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرەکانی حکوومەتەکەمان هەرچەندێکە کەسێکی هەڵبژێردراو نییە. ئەوە پێگەیەکی زۆر گرنگە لە ژیانی کۆشکی سپی لە ژیانی وڵاتدا. من 3 دەرفەتی کارکردنم هەبوو لە کۆشکی سپی. هەر پاش دەرچوونم لە زانکۆ لە بەڕێوەبەرایەتی ڕێگن کارم کردووە، پاشان بۆ سەرۆک جۆرج دەبلیو بوش کارم کردووە بەر لەوەی بگەڕێمەوە بۆ سەرۆک جۆرج بوش کار بکەم. بۆیە من هەر یەک لەو خانمەیەکەمانە دەناسم، هەر لە خانمی ڕێگنەوە بگرە تا باربرا بوش، پاشانیش بێگومان لۆرا بوش. بەڵام من ئەزمونێکی نزیکم هەبوو لە کارکردن لەگەڵ لۆرا بوش. بە چاوی خۆم بینیم کە ئەو ڕۆڵە چەند دەتوانێت هەم لە ناوخۆ و هەم لە ئاستی جیهاندا کاریگەر بێت. ئەو کەسێکی زۆر ئارام بوو. جا ئەمە سنوورێکی زۆر جوانی دانابوو، نەک تەنها بۆ ئۆفیسەکەی ئێمە و ستافەکەمان کە لەو کەشە ئارامە و بەهێزەدا سەرباری هەموو فشارەکان کار بکەن، بەڵکو بۆ تەواوی کۆشکی سپیش. ئەمە یارمەتی دەریش بوو بۆ سەرۆک کە هاوبەشێکی لەو جۆرەی هەبێت. پێم وایە خەڵک دەیزانن کە لۆرا بوش تەنها لە پێناوی پشتیوانکردنی کەسێکدا لەوەیە کە ئەویش هاوسەرەکەی بوو. لە ڕاستیدا لە دەمی چاوپێکەوتنەکەم لەگەڵیدا بۆ بوون بە سەرۆکی کارمەندەکانی ئەو پێی گوتم من لەبەر خاتری خۆم لێرە نیم، لەبەر خاتری جۆرج لێرەم بۆ پشتیوانیکردن لەو. من کە پێشتر لە کۆشکی سپی کارم کردبوو ئەمەم دەزانی کە ئەگەر ستافەکە ستافی سەرۆک و هەمووان بزانن ئەو تەنها مەبەستی پشتیوانیکردنە کارەکانی کە دەبێت بیکەن زۆر ئاسانتر دەبێت بۆمان لە ئۆفیسی خانمی یەکەم بۆ ئەوی پشتیوانی لە سەرۆک بکەین. بۆیە پێم وایە ئەو هێزێکی زۆر ئارامکەرەوە بوو. دوای ڕووداوەکان 11 سپتەمبەرەوە ئەو سەرچاوەی ئاسوودەیی بوو بۆ هەموو وڵات و بەڕاستی ئەو ڕۆڵێکی دڵنەوایی کردنەوەی گێڕا. پێشینەی خۆی و ئەزمموی خۆی وەک مامۆستا و کارمەندی کتێبخانە بەکارهێنا بۆ ئەوەی سەرنجی بخاتە سەر خوێندەواری و پەروەردە کە دەزانین زۆر گرنگە. بۆیە ڕەسەنایەتیەک هەبوو لەو کاری کە دەیکرد. پێم وایە ئەمەش لەناو خەڵکدا ڕنگدانەوەی هەبوو، لەگەڵ ئەوەشدا کە 8 ساڵی بەڕێوەبەرایەتی جۆرج بوش بۆ زۆر کەس زۆر بەرچاو و مشتومڕاوی بوو. بەڵام ئەو خانمێکی یەکەمی زۆر بەناوبانگ بوو بەهۆی ئەو هێزە ئارامی کە نیشانیدا توانای سەردانی هەر 50 ویلایەتێکش بکات. ئەو سەردانی هەموو شوێنێکی کرد تا چاوی بە زۆرترین ئەمریکایی بکەوێت و پاشانیش سەردانی 77 وڵاتی جیهانی کرد کە 67 لەوانەیان لە ماوەی 4 ساڵ کە من لەگەڵیدا بووم ئەنجامدا. باڵیۆزێکی مەزن بوو بۆ هەندێک لە بەرنامەکانی پەروەردە و تەندروستیمان لە جیهاندا. لە ناویاندا ڕوبەڕووبوونەوەی ئەیدز کە یەکێکە لە دەست پێشخەرەکانی مۆرکی بەڕێوەبەرایەتیەکەی بوشی پێوەیە. 25 ملیۆن کەس لە کشوەری ئەفریقا ڕزگار کران. ئەمە شتێکی گەورە بوو. خانم بوش ڕوخساری ئەم دەست پێشخەریە بوو. باسمان لە کارەکانی خانمی یەکەم کرد با بچینە سەر کارەکانی هاوسەری جێگری سەرۆک. ڕۆڵی ئەو چییە؟ ڕۆڵی هاوسەری جێگری سەرۆکی شەر ئەوەیە کە پشتیوانی بکات. هەندی جار ئەمەش بێگومان سەختە چونکە دەبێت بزانێت ڕۆڵی خانمی یەکەم لە سەروی ئەوە. من دەرفەتم هەبووە زۆر لە هاوسەرەکانی جێگری سەرۆکیش بناسم. بۆ نمونە باربرا بوش یەکێک بوو لەوانەی کە زۆر چالاک بوو وەک خانمی دووهەم. ئەو تشکی لەسەر بابەتەکانی پەروەردە بوو. زۆر ئاگاداری ئەو بوو سنوورەکانی خۆی لەگەڵ خاتوڕێگن تێنەپەڕێنێت کە دەست پێشخەری جیاوازی هەبوو. کەواتە تۆ هاوسەنگی هەندێک لە هەمان ئەو شتانە دەکەیت کە خانمی یەکەم دەیان کات. لە هەمان کاتدا ژیانێکی ئاسوودەیی خێزانی لە ماڵەوە بۆ جێگری سەرۆک و خێزانەکە دابین دەکەیت. هەوڵ دەدێت وێنایەکی باشت هەبێت لە بەرچاوی گشتیدا و ئەو پرۆژانەی دەستنیشان بکەیت کە دەتوانیت کاریان لەسەر بکەیت، نەک ئەوەی کە سەرنج لەسەر خانمی یەکەم لا بدەیت. بێگومان ستافێکی زۆر کەمتریان هەیە. ئەگەر منداڵی بچووکیان هەبێت ژیانێکی زۆر جیاوازتریان دەبێت. لە ئێستادا دەبینین خانم ڤان 3 منداڵی هەیە، یەکێکیان 2 ساڵە، یەکێک 5 و یەکێک 7. ئەمەش ئەرکێکی قورسە بۆ هەر کەسێک بێگومان کەسێکی زۆر بەتوانایە و پارێزەرێکی زۆر لێوەشاوەیە. ئەو نووسری یاسا بووە بۆ دادوەری دادگای باڵا جۆن ڕۆبرتس. جا زۆر ژیرە. ئەو هەنگاوێک لە ژیانی پرۆفیشناڵی خۆی کشاوەتەوە لە کاتێکدا هاوسەرەکەی بوو بە جێگری سەرۆک. ئەمەش کاتێکی دەیەوێت بۆ خۆگونجاندنی لەگەڵ بارودۆخەکەدا. بەڵام بە ئەزمموی کارکردنم لەگەڵ ئەم جۆرە کەسانە دەزانم کە زۆر زوو درک بەمە دەکەن، خۆیان دەگونجێنن، ڕێکدەخن. ئەمە بەشێکە لە مێژوو و ئەوان مێژوویەکی زیندون و پیایدا تێت پەڕ دەبن و ئەوەی لە توانایاندا بێت دەیکەن. And they embrace it and do the best that they can.
هەروکو باسی خانم ڤانست کرد هاوسەری جێگری سەرۆکی بەڕێوەبەرایەتی نوێ ئوشا ڤانس کە دەزانین پاشخانێکی هیندی هەیە. حەزەکەم بزانم ئایا پێت باشە تیشک بخاتە سەر هیچ پرسێکی گرنگی کۆمەڵایەتی یان جیهانی؟ پێم وایە ئەگەر خۆی بیەوێت ئەوە بکات، ئەگەر بیەوێت ئەو ڕێگایە هەڵببژێرێت سەرقاڵی پرسە جیهانیەکان بێت، بەڵام بەشێکی ڕەنگە بەوە ببەستێتەوە کە بەڕێوەبەرایەتیەکە چی لێ دەوێت. بەڵام ئەگەر ئەمە کارێک بێت خۆی بێوێ بیکات بە دڵنیاییەوە، ئەوە نمونەی هەموو جۆرەی وڵاتەکەمانە. وەساتێکی شانازیە بۆ ئەمریکیە بەڕەچەڵە هەندیەکان کە ئەو هاوسەری جێگری سەرۆکە. دیسانەوە ئەمە یەکێکە لەو کارانەی کە هیچ پێناسەیەکی نییە، ئەو دەبێت خۆی بڕیار بدات چۆن کار بکات، بە چ شێوەیەک بەشدار بێت. هەندێک شتی لە ئیستاوە دیارە خەڵک دەیزانێت کە پارێزەرە، بەڵام هەنگاوێک شاوەتەوە لە کاری یاسایی. بەڵام کەسێکیشە کە زۆر ئارەزووی کتێب و خوێندنەوەی هەیە، ئایا ئەو کارێک دەکات کە پەیوەندی بە پەروەردەوە هەبێت؟ ڕەنگە ئەمە بژاردەیەک بێت کە بیەوێت بۆ منداڵان کار بکات. ئەو دەشێت ببێتە نمونەیەکی باش بۆ خێزانە ئەمریکایەکان بۆ سیستەمی پەروەردەیی ئەمریکا. بەڵام گرنگترین شت بیرمان بێت ئەوەیە ئەمە دەکەوێتە سەرخۆی، دەکەوێتەوە سەر ئەوەی ئامانجەکان و ئەرکە سەرەکیەکانی بەڕێوەبەرایەتیەکەی چی دەبن، چونکە هیچ کەسێک لەو پێگەیە ناخوازێت کارێک بکات کە جیای بکاتەوە لەوەی کە سەرۆک و جێگری سەرۆک هەوڵی بۆ دەدەن. جا بە کورتی لە کۆتاییدا ئەمە بڕیاری خۆی دەبێت، بێگومان بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کەسێکی ژیرە و زۆر پەیوەستە بە خێزانەکەی ئەو هاوسەنگیەک دەدۆزێتەوە. بەڵام هیوادارم خەڵقی ئەمریکا و خەڵقی لە سەرانسەری جیهان ئەو کات و ئارامیەی پێ بدەن کە دەزانن شایەنێتی وە کەسێکی تا ڕادەیەک نوێ بۆ سیاسەت و دایکێکی گەنج کە ئیستا دەبێت هاوسەنگی لە ژیانێکی تایبەتدا لەگەڵ ژیانی گشتیدا دروست بکات. خانم مکبراید زۆر سپاس کە ئەم دەرفەتت پێداین. زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەی من، بابەتێکی زۆر گرنگە، من سپاستان دەکەم.